چەند زانیاریەکی مێژوویی لەبارەی برایل. برایل زمان نییە، بەڵکو شێواز و ئامڕازی نووسین و خوێندن و شێوازی تێگەشتنی هاوبەشی نابینایانە لە جیهاندا. ئەم نووسینە لە ڕاستەوە دەنووسرێ و لە چەپەوە دەخوێنرێتەوە، لە خانەیەکی شەش خاڵی پێک دێت. فرانسیس لویس برایل داهێنەری گەورەی بیرۆکەی ئەم نووسینەیە. لە ساڵی 1809 لە پاریس لەدایک بووە. لە تەمەنی 3 ساڵیدا بەڕووداوێکی لە ناکاو لە دوکانەکەی باوکیدا کە پیشەوەری ئاسنگەری کردووە چاوێکیانی لەدەست دەدا و هەمان ڕوودا و کاریگەری دەبێت لە تەمەنی 5 ساڵیدا بۆ چاوەکەی تری و بە تەواوی دەبێتە کەسێکی نابینا. پاشان ڕوودەکاتە یەکێک لە ئامۆژگاکانی خوێندنی تایبەت بە نابینایان لە پاریس. کاتێک سەرنج دەدات کە شێوازی خوێندن و نووسین لەو پەیمانگایە چەند بە سەختی تێدەپەڕێ، بیر لە دۆزینەوەی ڕێگای ئاسانتر و هەموو ئەو ئەمرازانە دەکاتەوە کە کۆدی باشترن بۆ ئەوەی کات بگەڕێنێتەوە. بۆیە بیر لە بیرۆکەی نووسینی برایل دەکاتەوە. سەرەتا بیرۆکەکەی لای ئەوانی دیکە گاڵتە ئامێز بوو، بەڵام هەر کۆڵی نەدا. تا ئەو کاتی ئامۆژگاکەشی بەجێهێشت بەردەوام بوو کاری لەسەر تەواوکردنی نووسینەکە دەکرد. ڕێسای تایبەتی بۆ دانا، نۆتەکانی مۆسیقاشی بە هەمان شێواز ئامادە کرد. لە ساڵی 1829 بە تەواوی نووسینەکە ئامادە بوو بۆ بڵاوبوونەوە. هەتا ئەو کاتی کۆچی دوایی کرد لە ساڵی 1852 حکومەتی فەڕەنسی دانی بەم نووسینەدا نەدەنا وەکو سیستەمێکی خوێندن و نووسین، بەڵکو دوای 2 ساڵ کۆچی دوایی لە ساڵی 1854 بڕیاری فەرمیدا لەبارەی ئەوەی ئەم نووسینە وەکو سیستم کاری پێ بکرێت لە خوێندنگەکانی تایبەت بە نابینایان. ئیتر وردە نووسینەکە بڵاو بۆیەوە و گەیشتە وڵاتانی دیکە، وەک لە ساڵی 1916 گەشتە ئەمریکای باکوور، لە ساڵی 1932 گەشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبی بۆ ئەوەی نابینایان و خاوەن پێداویستی تایبەتەکانی ئەو وڵاتانەش لێی سوودمەند بن. ئەوە بوو هەندێک لە پسپۆرانی وڵاتانی عەرەبی لە قاهیرە سوودیان لە سەرچاوە لاتینیەکەی برایل بینی بۆ ئەوەی پیتە عەرەبەکانی لەسەر دابڕێژنەوە. نووسینەکەش وەکو ڕێزێک بۆ کەسایەتیەکەی لویس برایل کە بەم کارەوە چەند ماندوو بووە بە ناوی خۆی و نازناوەکەیەوە ناونراوە. لە ساڵی 1951 پێشکەوتنێکی دیکە بەم نووسینەوە بەدیکرا. ئەوە بوو لە خوێندنگەیەکی تایبەت بە نابینایان لە ئەمریکا، ئامێری تابعە بەنای پێرنگز ناونراو. هەروەها ئاسانتر بوو، شێوازی نووسین و خوێندنەوەکەی خێراتر بوو. لە ساڵی 1999 گۆڕانکاریەکی دیکەی گەورەی بەخۆوە بینی، ئەویش ئامێری برایل سنس بوو کە پێوەست دەکرێت لە کۆمپیوتەری ئاسایی و کاتێک بە وەرد دەنووسی ڕاستەوخۆ بۆت دەکات بە نووسینی برایل و دەتوانی کۆپی یان پرێنتی لێ بکەی. ئێستا هەموو شێواز و ئامێرەکان لە کوردستان بەردەستن. ئەوەی ماوەتەوە گرنگە بوترێ برایل شێوازێکی گرنگی نووسین و خوێندنەوەی تایبەت بە کەسانی نابینایە، زمانی هاوبەشی نابینایانە، بەڵام دواتر گرنگە ئەم نووسینە هەموو نابینایان لی شارەزا بن و بۆ پسپۆرەکانیان بەکاری بێنن. چواری یەکیش کە ڕۆژی لەدایکبوونی لویس برایلە، ڕاکراوی نەتەوە یەکگرتوەکان وەکو ڕۆژێکی جیهانی بۆ ئەم نووسینە تەرخانی کردووە و لە تەواوی دنیادا بە شێوازی جیاجیا یادی دەکرێتەوە. لێرەوە پیرۆزبایی لە نابینایان و کەمبینایان دەکەین بۆ ئەم ڕۆژە پرسنگدارە کە لە ڕێگەیەوە ئیدی نابینایانیش بوون بە خەڵکانی خوێندەوار.